الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هەموو کێشەکانمان چارەسەر و حەلی داناوە. کاتێکە ژن و مێرد پێکەوە دەبن، هاوسەرگیری دەکەن، زۆر جار ناگونجێن. بۆیە تەلاق جیابوونەوە نە عەیبەیە، نە زەلیلی و سەرشۆڕیە کاتێکە ئەو ژن و پیاوە لەسەر حەق بن. هیچ عەیبەیەکی تیان نییە کە ژن و مێردێک بەیەکەوە نەگونجێن، ئەگەر دوای دەیەها ساڵیش لە یەک جیا ببنەوە هیچ شەرمەزارێکی تێدا نییە، مادەم جیابوونەوە باشترە لەوەی کە پێکەوە بمێننەوە. خوای گەورە بۆچی سورەتی تەلاقی داناوە؟ هەروەکو چۆن هاوسەرگیری ژن و مێردێک هاوسەرگیری دەکەن، کچ و کوڕێک، ئەمە قسمەت و نسیب و قەزا و قەدەرە، گومانی تێدا نیە ئینشاءڵڵا. بە هەمان شێوە جیابوونەوەش قەزا و قەدەرە. ئەگەر زەواج هاوسەرگیری عیب نەبێ و شەرمەزاری نەبێ کە قسمەتە و نسیب و قەزا و قەدەرە، جیابوونەوەیش لە حاڵەتێکی ضەروریە کە بۆ یەک نابن، بە هەمان شێوە قەزا و قەدەرە و هیچ عیب و شەرمەزارێکی تێدا نییە. مەبەستمانەوە نیە لە یەک جیا بنەوە، بەڵام ئەگەر حەل نەبوو، ئەگەر نەگونجان، ئەگەر ژیانیان بەدبەختی بوو، جیا ببنەوە باشترە. بۆیە کاتێک کچەکەت، خوشکەکەت، خزمەکەت جیا دەبێتەوە، وێرانی مەکە، ئەمە قەزا و قەدەری خوایە. خوای گەورە نووسیوەتی ئەم ژن و پیاوە پێکەوە ئەوەندە دەبن و لە یەک جا دەبنەوە، بۆیە عەیبەی تێدا نییە. ئەوە عەیبەیە کە ئافرەت یاخود پیا و خەریکی خراپەکاری و زینا و بەدەڕەوشتی بێت. ئەوە عەیبەیە پیا و ڕێزی ژن نەگرێ، ژن ڕێزی پیا و نەگرێ. بۆیە ئاگاداری و خاڵە بین. بەداخەوە کۆمەڵگای ئێمە و هەموو کۆمەڵگاکان بە چاوێکی سووکەوە تەماشای ئەو ئافرەتە دەکەن کە جیابۆتەوە، تەلاق دراوە یا تەلاقی وەرگرتووە، وەکوەوەی کە جەریمە و تاوانێکی گەورەی کردبێ لە کاتێکە ئیشە باشی کردووە. بەڵام ئەو تەماشاکردنەی کە تۆ هەتە بۆ ئافرەتێکی تەلاق دراو، وەکو مجریمێک تەماشای دەکەی، هەمان تەماشاکردنت نییە بۆ پیاوێکە ژنەکەی خۆی تەلاق داوە. پیاوەکە کەس پێی ناڵێ بۆ وات کرد، ژنەکە هەمووی قسەی پێیەکات. بۆیە ئاگاداری خۆمان بین، قەزا و قەدەری خوای گەورەیە. تەلاق جیابوونەوە هیچ عەیبە و شەرمەزارێکی تێدا نییە ئەگەر پێکەوە نەگونجێن. پیاوەکە تاوانبارە جاری وایە، جاریوە ژنەکە جاریوە، هەردووکیان تاوانبارن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشا دەکەی کچەکانی تەلاق دران، کوڕەکانی ئەبوو لەهەب کچەکانی پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم تەلاق درا، خێزانەکانی تەلاق درا. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم تقریبا 5 لە خێزانەکانی ئافرەتی تەلاق دراو بهێنەی. بۆیە شەرمەزاری نییە ئەگەر ژن و پیاوێ بەیەکەوە نەگونجێن، چاکتر وا بێ لە یەک جیا ببنەوە، هیچ شەرمەزارێکی تێدا نییە. بۆیە ئەو کەسانی کە جیا دەبنەوە بە مجریم تەماشایان مەکەن، چونکە نیت لە ماڵم ئاگات نییە لە حاڵم. خەڵکی وایە ئەڵێ ژنەکەت عەیبی چێ تەلاقی دەی، بەڵام خۆی هەفتەی لەگەڵ ئیدارە ناکە، ڕاستەکەی ڕێز لە تۆ گرێ، بەڵام ئایا لەگەڵ پیاوەکەیە چۆنە؟ پیاوەکەت عەیبی چی بوو؟ ڕاستەکەی ڕێز ئەو پیاوە ڕێز لە خەڵکە گرێ، بەڵام لە ماڵەوە لەگەڵ خێزانێ بە شێوەیەکی ترە. بۆیە تۆ ئاگات لە ماڵی خەڵک نییە. لەوانەیە ژن و پیاوێ لە یەک جیا ببنەوە، دەیەها نهێنی هەبێ بە خەڵکی نەڵێن، تۆ نازانیت، یەکسەر فیشەکمانێ بە تاریکیەوە. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بین. سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ
چەندها کەسیان ژنی تەلاق دراوی هێناوە، کچەکانیان تەلاق دراوە، خوشکەکانیان تەلاق دراوە. شەرمەزاری تێدا نییە ئەگەر لەسەر حەق بن. بەڵام تەلاقدان لە یەک جیابوونەوەی ژن و مێرد معنای وانە ئەو ژن و مێردە خاڵێکی زۆر گرنگە. معنای وانە ئەم ژن و مێردە کاتێ لە یەک جیا دەبنەوە ئیتر بە جیابوونەوەیان دایک و باوکایەتی کۆتایی پێبێت. دایکایەتی و باوکایەتی کۆتایی پێ نایە بە تەلاق، چونکە دایکایەتی و باوکایەتی عەقدێک نییە، پەیمانێک نییە بە زەواج دەست پێ بکە و بە تەلاق کۆتایی پێبێت. تازە مادەم تەلاق درای نامێ مناڵەکانت ببینیت. ئەمە بەڕاستی زوڵمێکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە فەرمێ: من فرق بين والدة وولدها فرق الله بينه وبين أحبته يوم القيامة. هەر کەسێک مناڵێک لەگەڵ دایکیا لە یەک جیا بکاتەوە، ئیتر ئەگەر زانایان دەفەرمون ئەمە مەبەستی کێیە، ئەوانە بوو کۆیلە بوون، جاران کۆیلەکان دەفرۆشران مناڵەکە و دایکیان لە یەک جیا دەکردەوە و دەفەرمون هەموو ئافرەتێک دەگرێتەوە، هەموو دایکێک ئەگەر حڕ بێ یا عەبد بێ. هەر کەسێک، هەر مێردێک، هەر خەزوورێک، هەر پیاوێک، هەر نێرێک دایک و مناڵ لە یەک جیا بکاتەوە لە جیابوونەوەیەکی یەکجاری، خۆی گەورە وەکو سزایەک لە ڕۆژی قیامەتە ئەو ئینسانێک کە دایک و منداڵێکی لە یەک جیا کردەوە، خی گەورە لە قیامەتە ئەو کەسەکی خۆش بێ خوا لەو کەسە جیاکات، چونکە ئەم دایکە مناڵەکەی زۆر خۆشەوێ. بەڵام ئەم پیاوە زاڵمە ئەڵێ نابێ مناڵەکانە ببینی. لە هەمووشی زاڵمتر جاروێ باوکێتی، باوکی ئافرەتەکەیە، براکەیەتی، ئەڵێ نابێ مادەم هاتووتت بۆ ماڵی ئێمە نابێ مناڵەکانت ببینیت. دایکایەتی کۆتایی پێهات. ئەی باشە بۆ بە کوڕەکەت ئاواناڵی، کوڕەکەت سێ چوار مناڵی هێناوەتە سەرت، ئەی بۆ بە کوڕەکەت ناڵی مناڵەکان بنێرەوە بە دایکی باوکایەتی کۆتایی پێهات؟ بۆچی دایکایەتی کۆتایی پێهاتوە باوکایەتی کۆتایی پێ نەهاتووە؟ تخوا ڕوو دەکەمە ئێوە بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکتان هەیە، تخوا کچەکانتان بۆتان باشە یا کوڕەکانتان بەعام، بۆیە دایک و باوکایەتی کۆتایی پێ نایە. دایکت برای بەڕێزم هەر چیەک بێ ئەبێ ئاگات لێ بێ. سەچەنەها کەسەیە کوڕە عازە بە ژنی هێناوە وەڵا 20 ساڵ ئاگام لە دایکم نییە، دایکم نەبینی و کاتی خۆی ئەو زاڵمانە لە یەکیان جا کردوتەوە نابێ دایکت بە هیچ جۆرێ ببینی. تۆ پیاو بە پیاو، باوکت ڕازیە، باپیرەت ڕازیە، خاڵۆت ڕازیە، مامەت ڕازیە یا ڕازی نییە، بڕۆ دایکت بدۆزەرە بچۆ بۆ لای. و تۆش نەڵی بەخوا نابێت ئەم کچە زایەن بێ بۆ لای دایکی. بەڕاستی زۆرمان زاڵمین لەو مەسەلەدا. ئەو زاڵمی کە هەمانە تەنها بۆ ئافرەتشە، بۆ کوڕەکانمان نییە. مناڵی بووک بەخێوەکەین، مناڵی کچەکانمان بەخێو ناکەین. وەڵا ئەمە مناڵی من نییە، یعنی کچەکەت مناڵی تۆ نییە، بەس کوڕەکەت مناڵی تۆیە. بۆیە مناڵی کچەکەت بە مناڵی خۆت نازانی، مناڵی کوڕەکەت بە مناڵی خۆت دەزانی. دایک و باوکایەتی کۆتایی پێ نایە. ئەگەر پێت خۆشە خوا لە قیامەتە لە خۆشەویستەکان و ئازیزەکانت جیا بکاتەوە، مناڵ لەگەڵ دایکیا بترازێنە، کەسەوەی پێخۆش نییە. بۆیە بزانن، چاک بزانن، تەلاق نیهایەت و کۆتایی نێوان ژن و مێردێکە. ژن و مێردێک بە تەلاق و بە جیابوونەوە کۆتایی نێوانیان دێت، عەلاقە و پەیوەندیان ئەبچڕێت. بەڵام تەلاق بچڕاندنی عەلاقە و پەیوەندی نییە لە نێوان دایک و باوک و منداڵە. نابێ مناڵ لە دایکی مەنع کرێ و لە باوکیشی بە هەمان شێوە. ئەبێ ئیتیفاق بکەن لای هەردووکیان بێ، لای هەردووکیان بژی. باوکی بەڕێز، باپیرە، تۆش باپیرەیەکی باش و پیاو بە پیاو مرد بە. مناڵی کچەکەت بەخێوکە چۆن مناڵی کوڕەکەت بەخێوەکی، فەرقیان مەکە، ئەو جگەرگۆشەی تۆیە، کچی تۆیە. با نەڵێت باوکم حسابم بۆ ناکە، با نەڵێ باپیرم ڕقی لە ئێمەیە. بۆیە ئاگاداری ئەو خاڵەبین وەک دووبارەی دەکەمەوە، بە تەلاقدان ژن و پیاو لە یەک جیا دەبنەوە، پەیوەندی و عەلاقەیان دەبچڕێ، بەڵام دایک و باوک بە هیچ جۆرێک نابێ پەیوەندی لەگەڵ مناڵەکانیان بچڕێ، چونکە ژن و مێرد لە یەک جیا بوونەوە تاو، بەڵام دایکایەتی و باوکایەتی هەر دەمێنێ و هەر دەژمێنێت هەتا مردن. بەداخەوە ئێمە
کەسێک کە تەلاقە درێت زۆر بە شێوەیەکی خراپ تەماشایەکەی لە کاتێکا جاری وایە ئەم ئافرەتە حەقە جاری وەشێ ناحەقە جاری پیاوەکە حەقە جاری ناحەقە جاری هەردووە ناحەقن یا حەقن ئەو خاڵە زۆر گرنگە ئاگاداری بین ژن و مێردایەتی شەریکی ئێمە کەسابەتەکەین شەریکمانەیە زۆرێکمان شەراکات ناکەین شەراکەتەکەین لەگەڵ خەڵکیە هەروەکو چۆن ئێمە شەریکی خەڵک دەکەین ژن و مێردایەتی شەریکیە ئەی ئەگەر بەیەکەوە نەگونجاین باشە تۆ لەگەڵ ئەو کەسەی کە شەریکی تۆیە ئەگەر نەگونجەی لەگەڵەیە تەبیعەتت بۆی نەڕوات سیقەت پێی نەبێ متمانەت پێی نەبێ خۆشت نەوێ لەگەڵ ئەم شەریکا چی دەکەی لێ جیا نابیتەوە ئەگەر جیا ببیتەوە بڵێ کاکە بەخوا من و تۆ شەریکایەتیمان بە کەڵک نایە لە یەک جیابینەوە عیبەی تایە شەرمەزاری تێدایە نا کاکە گیان ئەگەر دوو شەریک حەزیان بە یەک نەبێت ڕقیان لە یەک بێ سیقەیان بە یەک نەبێت لەسەر یەکتری بخوێنن بەخوا جیابوونەوەکە باشترە هەر کەسە بۆ خۆی کەسابەتی خۆی بکە ژن و مێردایەتی شەریکیە شەراکەتە ئەگەر لە هەردوو لاوە یا لەلایەکەوە ڕووخا و ئینهیاری کرد کۆتایی پێ بێ باشترە ئەگەر حەل نەکرێ جارە دوو شەریک بینیان تێکە چێ چاکە بن جارێ چاک نابن ئەگە چاک نەبوون ئینسانی عاقڵ چێکە جیا دەبێتەوە ئینسانی بەدبەخت و نەکبەتیش جیا نابێتەوە بۆ خۆی بەدبەختە بێ ئەم سیقەی بەو نییە ئەوی سیقەی بەو نییە بۆیە ناکرێت لەبەر خاتری عیب و عار لەبەر خاتری لۆمەی خەڵکی لە یەک جیا نەبنەوە ئەبوو طالیب لەبەر لۆمەی خەڵکی ئیمانی نەهێنا ئەبوو جەهل بە هەمان شێوە ئەبوو جەهلی لەبەر لۆمەی خەڵکی ئیمانی نەهێنا تۆش ئاگاداری ئەو خاڵە بە ئەگەر ژن و مێردێک کچەکەت نەگونجا لەگەڵ شەریکەکەیە لەگەڵ پیاوەکەیە ئەگەر جیابوونەوە باشترە من بۆیە نمونێ شەریکت بۆ دێنمەوە چونکە هەر کەسێک لەگەڵ شەریکەکەیان نەگونجێ لێ جیابێتەوە ماڵەکە بەشەکەن و لە یەک جیابنەوە ژن و مێردایەتی شەریکیە ئەگەر شەریکایەتە کۆتایی پێ هات جیابوونەوە باشترین حەلە بۆیە ئەڵێم ئەگەر دوو کەس شەریک بوون بەڵام نەگونجان بەیەکەوە هەموو ڕۆژێ دەنگ و شەڕ و محاسەبەیان بوو من دەڵێم مانەوە زوڵمە لە نەفسی خۆتێکی لەگەڵ شەریکەکەی خۆتە بەڕاستی عمری خۆت بە خەسار ئەدەی لەگەڵ شەریکێکە کە بە کەڵک نایە ئەمە نەزانی و نەفامێ لە ژیانە ئەبێ لێ جیابیتەوە کەسان قبوڵەکەن لەگەڵ شەریکێکە نەگونجێن لێ جیا نەبنەوە ناوەڵە لێ جیابمەوە دەی ژن و مێردایەتی شەریکایەتیە ئەگەر جیابوونەوە باشتر بوو سەلامەتتر بوو بەڕێزتر بوو با جیا ببنەوە چونکە ناکری هەموو ڕۆژە شەڕ و ئاژاوە بێ مناڵ بەدبەختە بێ ڕۆژێ بینیان باشە دە ڕۆژ بینیان نییە قسە بەیەکەوە ناکەن مناڵ خەفەتە خوا ئەمە قیمەتی نییە ئەم ژن و مێردایەتیە ئەم شەریکایەتی حتا زوو کۆتایی پێی بێ مادەم حەل ناکرێت زۆر باش کەواتە لەگەڵ ئەوشە ئاگادار بین شەریکایەتی کە تایبەتترە لە زەواج لەوانەیە تۆ شەریکەکەت تەنها لە بەیانێ و تا ئێوارە لەگەڵیابی لەوانەیە هەنێ ڕۆژ هەر بەیەکەوە نەبن بەڵام ژن و مێرد هەموو ڕۆژێ بەیەکەون شەو و ڕۆژ بەیەکەون کەواتە ئەگەر شەریکەکان بەیەکەوە نەگونجان جیابنەوە ئاساییە دەی ژن و مێردیش کە زیاتر بەیەکەون ئەگەر لە یەک جیا ببنەوە زۆر ئاساییە ئەگەر نەگونجێن من هانی خەڵک نادەم پەنا بەخوای گەورە بۆ تەلاق بەڵام ئەگەر جیا نەبوونەوە کچەکەی تۆ شەریکی پیاوێک بووە لەگەڵ یا ناگونجێ جیابەتەوە ئیتر مەیکوژە ئەوە عیب نییە ژن و مێرد بەیەکەوە نەگونجێن جیا ببنەوە ئەوە عیبە چەندەها ئافرەت هەیە بۆیە باسی دەکەم ئەوە دیاردەیەکی هەیە و حالێن زۆریش هەیە چەندەها ئافرەت هەیە بە حساب بە دیار مناڵەکانیەوە دانیشتووە بەڵام لە ژێرەوە شووی کردووە بە پیاوێک باوکی کچەکە نازانێت جاری وایە ئەڵێ وەڵا شوو ناکەم جاری واشەیە کە سوکاری ئەڵێ بە دیار مناڵەکەەوە دانیشە شوو نەکەی بۆ خۆی لە ژێرەوە شووی کردووە مەبەستمەوە نییە بکەویتە گومان لە کچەکەی خۆت بەڵام ئەم جۆرەش هەیە ئافرەتەیە لە ژێرەوە پیاوێکی لەگەڵ پیاوێکە ڕێکەوتووە و کردێتی بە مێردی خۆی لە کاتێکە حەڵاڵی نییە بە هیچ جۆرێک ئاگادار بن خوشکە بەڕێزەکانم برا بەڕێزەکانم ئەگەر ژنت بەنهێنی باوکی ئافرەتەکە و وەلی ئەمری ئافرەتەکەەوە هێناوە تۆ حرامە لەگەڵ حراماژیت حەڵاڵی تۆ نییە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سێ جار دەفەرمێ هەر ئافرەتێک کچە عازە بێ یا بێوەشن بەبێ ئیزنی وەلی ئەمرەکەی مارە بکرێ هەزار مەلامارەی کەت ئەو نیکاحە بەتاڵە تەواو
لەخوا بترسە لەگەڵ ئافرەتێکە مەخەوە کە حەڵاڵی تۆ نییە. بۆیە جیابوونەوە لەوە باشترە کە ئافرەتێک لە ژێرە شوو بکە پەنا بەخوای گەورە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، تەلاق جیابوونەوە کۆتایی ژیان نییە. وا نەزانی کە تۆ جیابوویتەوە لە ژنەکەت لە مێردەکەت ژیان کۆتایی پێدێ. بەڵکو زۆر جار تەلاق و جیابوونەوە سەرەتای ژیانێکی تازە و خۆشە، سەرەتایەکە بۆ ژیانێک کە زیاتر تۆی سەلامەتی تێیدا. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، لەو ژیانەی تازەترا کە دووبارە تووشت ئەبێتەوە، لەو زەواجەی دووەمە، لەو هاوسەرگیری دووەمە، ژیانێکی سەلامەتتر و بەختەوەرتر و خۆشتر بەدی دێت. زۆر جار ئەوانەی کە جیابوونەوە ژنی تریان هێنا شویان کرد بە کەسی تر، ژیانیان خۆشتر بوو، چونکە ئەمە یەکەم فەشەلی هێنا. بۆیە زۆر جار سەلامەتی، بەختەوەری و دڵخۆشی لەوەدایە کە لە یەک جیا ببنەوە و دوورکەونەوە، چونکە ئەم ژن و مێردە کوردۆتەنی ئەشیان بۆ یەک نابێ، بە یەکەوە ناگونجێن. وە کاتێکش کە لە یەک جیابوونەوە تەواو وا نەزانی ژیان کۆتایی پێهاتووە. نەخێر کۆتایی پێ ناتوە، بەڵکو ئەوە خەتەرەکە پەنا بەخوای گەورە ئەم ئافرەتە پیاوەکەی خۆی بکوژێ، پیاوەکە ژنەکەی خۆی بکوژێ. ئەمە کارەسات، ئەوە کارەساتە ژن و مێردێک بەیەکەوە بن و بەڵام خەریکی زیناکردن و بەدڕەوشتی بن. پەنا بەخوا خەڵکی وایە ئەڵێ مش پێویستم بە ژنی خۆم هەر نییە، پێویستم بە پیاوی خۆم نییە، لەگەڵ خەڵکی ترام. ئەمە عیبە، ئەمە شەرمەزاریە. بۆیە کاتێکە کچەکە تەلاق درا، خوشکەکە تەلاق درا، نەگونجان بەیەکەوە، وا نەزانی ژیان کۆتایی پێهاتوو. لەوانەی ئینشاءڵڵا ئەوەی تر خێری تێدا بێت، چونکە خوای گەورە دەفەرمێ هەندێک شت هەیە ئەوە پێتان ناخۆشە، خێری گەوری تێدایە، خێری زۆری تێدایە بۆ ئێوە. هەندێک جار جیابوونەوە ترسنۆکی نییە، بەڵکو پاڵەوانی و شوجاعەتە. چونکە ئافرەتێک بڕیار ئەدات، پیاوێک بڕیار ئەدات لە هاوسەرەکەی جیابێتەوە، لەبەر ئەوەی ناگونجێ لەگەڵیدا، لەبەر ئەوەی ژیان لەگەڵیدا هیچ تام و خۆشی و لەزەتێکی نییە. ئەوە زۆر جار پاڵەوانیە، جوامێریە، عاقڵیە کە بڕیارێکی قورس ئەدات، بڕیارەکەش لە ڕاستیە زۆر قورسە. کاتە لە حەدیثێکی صحیح بوخاریە هاتووە، ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ بۆ لای ئیسماعیلی کوڕی، من بە کورتی باسێکم، ئەدا لە دەرگا ئافرەتێ دێتە دەرەوە، ژنەکەی ئیسماعیل پێغەمبەرە سەلامی خوا لەسەر، کە بووکی ئیبراهیم پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پرسیارەکە ئەڵێ پیاوەکەت لەکوێ؟ ئەڵێ چۆ بۆ ئیشکردن. حاڵتان چۆنە؟ ناڵێم من خەزوری تۆم، باوکی پیاوەکەتم. ئەڵێ حاڵتان چۆنە؟ ئەویش ناشکوریەکە، حاڵمان نییە و ژیانمان وایە وایە کۆمەڵی ناشکوریەکە، و چۆن ئەمڕۆنێ ژن ناشکوریەکە. ئەویش ئەڵێ ئەگەر ئەو پیاوەکەت هاتەوە سەلامی لێ بکە و بڵێ با بەردەم دەرگاکەی بگۆڕێ، بەردەم دەرگاکەی با بگۆڕێ، بەردەمەکەی عەتەبەی دەرگاکەی با بگۆڕێ. کاتێک ئیسماعیل دێتەوە سەلامی خوای لەسەر بێ، ژنەکەی ئەڵێ پیاوێکی ئاوا هات، شێو و شکڵی ئاوا بوو، ئەڵێ ئەو باوکمە. ئەڵێ هیچی بە تۆ نەوت؟ ئەڵێ وتی وەڵا با عەتەبەی دەرگاکەی با بگۆڕێ، بەردەم دەرگاکە با بگۆڕێ. وتی ژنەکەی خۆی تەلاقدا، یعنی ژنەکەت بگۆڕە. بەڵام دوایەوە ژنێ تری هێنا، هاتەوە بۆ لای بە هەمان شێوە، ژنەکەی سپاسی خوایە کرد، ژنی دووەم ئەوەی تەلاقدا، یعنی فەرمووی با ژنەکەی تەلاقدا، ئەگەر لەسەر حەق بێ گوناحبار نابیت. دروستە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ فەرمووی با ژنەکەی تەلاقدا، بەڵام نەیوت ژنەکەوتی دەرگاکە. بەڵام دووەم ئافرەتکە هێنای و جارێتر هاتەوە بۆ لای ژنەکەی سپاسی خوایە کرد، الحەمدولله حاڵمان باشە. دوایەوە هەمان بەسەرات ڕوویدا، ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ فەرمووی ئەو باوکمە چی وت؟ فەرمووی ئافرەتەکە وتی باوکت وتی، ئەو پیاوە کە تۆڵی باوکمە وتی با عەتەبەی دەرگاکە سابت کە، دەستکاری نەکە، واتە ژنەکە تەلاق نەدا. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ فەرمانی کرد ژنەکەی بووکەکەی تەلاق درێت، چونکە بووکێکی خراپ.
ئەگەر نەگونجان بەیەکەوە هیچ ناشەرعیکی تێدا نییە. خۆشەویستان، بەڕاستی تەلاق موسیبەتە، ناخۆشە. ژن و مێردێک چەند ساڵ چەند مانگ بەیەکەوە دەبن، ئەمجا لە یەک جیا دەبن و دوو هاوڕێ لە یەک جیا دەبنەوە. بۆیە نەسیحەتی باوکەکان و براکان دەکەن بە تایبەت. کاتێکە کچەکەتان خوشکەکەتان تەلاق ئەدرێ بە حاڵەتێکی ناخۆشە ئەوڕە، جارێ کوڕەکەش بە هەمان شێوە، پیاوەکەش بە هەمان شێوە. ئێوە خەریکی سەرزەنشکردن و لۆمەکردن مەبن. بۆ جیابوویتەوە بۆ وات کرد تۆ کەسێکی چاک بیتا تەلاق نەدرای، تۆ کەسێکی چاک بیتا ژنەکەت لا دائانیشت. ئەم قسانە مرۆڤ ئەڕوخێن، خۆی ڕووخاوە، خۆی بێتاقەتە، بێزارە، موسیبەتێکی توش بووە. لەو لاشە تۆ موسیبەتەکەی گەورەتر مەکە. ئافرەتی ئەوەنە سەرزەرشتیان کردەوە، خۆی کوشتووە، خۆی سووتانەوە. ئێکاکەمە قەزا و قەدەری خوایەتەوە بە یەک و نەگونجان و لە یەک جیابوونەوە، خۆ کوفری نەکردووە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ژنی خۆی تەلاق داوە، سەحابە تەلاقیان داوە کە نەگونجان دەسەڵاتەیە. ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێ بێ لە حەدیثێکی صەحیحی صەحیحاتەوە ئەفەرمێ من خێزانێکم هەبوو زۆرم خۆش دەویست، زۆر بەدڵم بوو، بەڵام باوکم کە ئیمامی عومەرە حەزی پێی نەبوو، فەرمی تەلاقی دا، ئەم ئافرەتە بە کەڵک تۆ نایە. دەفەرمێ چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یاخود دەفەرمێ بۆی باس کرا هەردوو ڕیواتەکە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەطیع ئەباکە وەطەلقها، ئەی عەبدوڵڵاه بە قسەی باوکت بکە و ئەم ئافرەتە تەلاقتە. بەڵام ئیمامی ئیبن تەیمیە دەفەرمێ هەموو باوکێک ئیمامی عومەر نییە، ئەبێ باوکێک بێ و لەسەر حەق بێ. کەواتە تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک گوێی لە ئیمامی عومەر گرتو ئەم ئافرەتە ئاوایە و ئاوایە و ئاوایە و ناگونجی ئەم بووکە بە کەڵک نایە، خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم مادەم باوکت حەقە بە قسەیکە، ئەگەر حەق بوو بە قسەیکە، ژنەکە تەلاقتە، چونکە بۆ یەک نابن. ئافرەتەیە چەندەها بنەماڵە و دراوسەی لێ کردووە کاکە گیان، بە کەڵک نایە. ئافرەتەیە براکاتە دوژمن، خوشکەکان ئەکاتە دوژمنی یەک، دراوسەی ئەکاتە دوژمنی یەک، عەشرەت ئەکاتە دوژمنی یەک، ئەمە بە کەڵک نایە. چونکە ئینسان پێویستی بە کەسوکاری هەبێ هەموو کاتێک، نابێ بێ بنەت بێ وەڵام پێویستمە کەسوکار نابێ، هەموومان پێویستمان پێ بێ. ڕۆژێک دێت کەسوکارەکەت بە کەڵکت دێت، نابێ حاشایان لێ بکەی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی عەبدوڵڵای کوڕی عومەر خێزانەکە تەلاقدە، چونکە باوکت لەسەر حەقە. کەواتە ئەو ئافرەتی کە تەلاق درێ سێکی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوا لێ بێ زۆری پێ ناخۆش بوو، زۆر بەلایەوە قورس بوو، بەڵام تەلاقی دا. ژن یا پیا و بە حاڵەتێکی ناخۆشە دەڕوات، مەرحەلەیەکی ناخۆشی تووشە بێ، ئێوە دڵی بدەنەوە با خۆی نەکوژێ، با خۆی نەسووتێنێ، با لە ژێرە شوو نەکا، با خیانەت نەکا، با ڕان نەکات. چەنە ئافرەتی لە داخە ڕای کردووە، حەیەی کەسوکاری خۆی بردووە، ڕێزی لێ بگرە. ئەی باشە ئەوە بۆچی بە کوڕەکەت ناکەی؟ کوڕەکەت ژنەکەی تەلاقدا ئەوەی پێ ناکەی، بەس کچەکەت داماوە شەو ڕۆژ قسەی پێکەی، کاکە نەگونجان و تاوە لە یەک جیابوونەوە. ئیتر خۆ دنیا کاول نەبوو، خۆ ژیان کۆتایی پێ نەهات، خۆ پیاو نەبڕاوە، خۆ ژن نەبڕاوە، تەواو بە یەک و نەگونجان. ئەگەر ئێمە تێگەشتوو بین بەڕاستی ئاوا ناکەیت، چونکە هەروەکو چۆن ئینسانێک کە تووشی موسیبەتێکە بێ، کەسێکی ئەمرێ، ئازیزێکی ئەمرێ، یا تووشی نەخۆشیەکە بێ، ئێمە دڵی نادەینەوە، دڵی ئەو کەسە نادەینەوە کە نەخۆشە ئینشاڵڵا چاکە بێ عەیب نامێنێ. ئەو کەسێکی ئەمرێ دڵی نادەینەوە، موسیبەتێکی توش بووە، دەی کچەکەی تۆش خوشکەکەی تۆش موسیبەتێکی توش بووە، دڵی بدەرەوە، نەک سوکایەتی پێ بکەی. ئاخر خاڵ دەمێ باسی کەم، ئێمە باسی تەلاقمان کرد، ئەگەر ژن و میار بەیەکەوە نەگونجێن تەلاق دروستە، ئەگەر ژیانیان دۆزەخ بوو پڕ لە بێڕێزی بێ دروستە، بەڵام ئاگادار بن خوشکە بە ڕێزەکان بە تایبەتی. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیح جامە سەغیرە، ئەفەرمێ هەر ئافرەتێک داوای تەلاق بکە لە پیاوەکەی خۆی بەبێ عوزر، بەبێ سەبەب و هۆکار، واتە هیچ عوزر و سەبەب و هۆکارێک نییە. ئەگەر عوزرێکی شەرعی هەبوو دروستە، بەڵام بەبێ عوزر وەڵا پیاوەکەم 100% بەدڵە بەس لێ جیابمەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم فحرام عليها رائحة الجنة، حرامە لەسەری بۆنی بەهەشت ئەو ئافرەتە، چونکە هیچ عوزرێکی نییە. ئەگەر عوزرە بۆ احتیادیە دروستە، بەڵام بەبێ عوزر لە پیاوەکەی جیا ببێتەوە
بەڕاستی ئەوە خوای گەورە بەهشتی لەسەر حرامەکە بۆنی بەهشت ناکە و ئافرەت. بەڵام ئەگەر عوزری هەبوو دروستە. لە حەدیثێکی تردا لە صحیح جامع صغیرە هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم سێ کەس هەیە خوا دوعایان قبول ناکە، دوعایان قبول نییە. یەکێک لەوانە کێیە؟ دەفەرمێ رجل كانت تحته امرأة سيئة الخلق فلم يطلقها. پیاوێک ژنێکی هەیە ژنەکەی بەد ڕەوشتی دەکات. ئەمە یەکێک لە معناکانی کە ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە. یەکێتر لە معناکانی ئەوەیە ئافرەتێکی دوو لە ڕێبەڕێستان بێڕێزە بەرامبەر بە خەڵکی، بێڕێزی بەرامبەر بە خەڵکی دەکات. ڕەوشت و ئەخلاقی جوان نییە. کەسێک کە ڕەوشت و ئەخلاقی جوان نییە لەگەڵ پیاوەکەی خۆیدا، لەگەڵ دەوروبەرەکەی خۆیدا، لەگەڵ خزم و کەسوکار و خانەوادەی خۆیدا، لەگەڵ خانەوادەی مێردەکەیدا، لەگەڵ دراوسەکانیدا، لەگەڵ خزم و میوانەکانیدا، لەگەڵ هەموو کەسێکە ڕەوشت و ئەخلاقی ناشرینە. کەسێکی بە ڕەوشت و بەڕێز نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک ئافرەتێکی ئاوای هەبوو، ئافرەتێکی دەمەوەرد و لە ڕێبەڕێستان کەس ناوێرە بەرامبەری بۆستێ. هەر کەسێک ئەمە تەلاق نەدام ئافرەتە بۆنی بەهشت ناکە. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە دوعای قبول ناکە. ئەو ئافرەتی تریش ئەگەر خراپ نەبوو تەماشا دەکەین ئەو نابێت تەلاقی دەی ئیلا مەگەر عوزرت هەبێ. کەواتە ئەگەر پێت خۆشە خوا دوعات قبول کات ئەبێ ئافرەتێکی باشت هەبێ. کەواتە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو ئافرەتەی کە خراپە زۆر خراپە و پیاوەکەی تەلاقی نادا خوا دوعای قبول ناکە. ئەو ئافرەتەیش بەبێ عوزر داوای تەلاق بکا بۆنی بەهشت ناکە. کەواتە ئەگەر عوزر هەبوو دروستە جیا ببێتەوە هیچ کێشەی تێدا نییە. بۆی ئەمەی کە باسم کرد ئەمڕۆ زۆر گرنگە بزانین کچەکانتان خوشکەکانتان تەلاقە درێ مەیکەنە کارەساتێ گەورە دروست مەکەن. ئەگە پێت خۆشە پیاوی بەڕێز ژنێکی خراپت هەیە وەڵڵا خوا دوعات قبول ناکات. ئەگە لی جیا نەبیتەوە ژنێک کەس بەدڵی نییە ئیلا تۆ نەبێ کەواتە تۆ لەسە حەق نیت. ئەگە ژنێک لە 50 نەفەرە 45 نەفەر 50 نەفەری وتی خراپە تۆ کەوتە لەسەر ناحەقی لێ جیا بەرەوە. ئەگە زانیت ئەوان حەقن. بۆیە ئینشاءڵڵا بە ئاگامان لە خۆمان بێ کچەکانمان خوشکەکانمان بێوە ژن کەوتن سوکایەتیان پێ نەکەین، دڵیان بدەینەوە بەڵکو ئینشاءڵڵا خوای گەورە پیاوە باشتریان بەنسیب بکە، کوڕەکانیش بەڵکو خوای گەورە ئافرەتێ باشتریان بەنسیب بکە و چۆن ڕێز لە مناڵی کوڕەکە دەگری ئەوە ڕێز لە مناڵی کچەکەشت بگرە. ئەو بەڕاستی پیاوەتیە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدو. يا ربي خوايا هي مني وآرامي ولات من بباريزي. خوايا جان أواني كيشو مشكلاني بويان حلكي. خوايا جان أواني جنكان ين طلاق داوا آفرتي باشتريان بنصيبكي. خوايا جان أواني طلاق دراون أو خشك بريزاني طلاق دراون. خوايا جان بياي باشتريان بنصيبكي. خوايا جان رحم و میهرەبانی خۆت برژێنی بەسەرمانە وڵاتمان بپارێزی لە شەڕ و لە ئاژاوە. یا ڕەبی خوایە جوولەکە زەلیل و داماو بکەی. خوایە گیان براکان و خوشکەکانمان لە غەزە سەرکەوتوو بکەی. یا ڕەبی خوایە وڵاتە زلهێزەکان خوایە گیان ڕسوای دنیا و قیامەتیان بکەی. خوایە گیان زەلیلیان بکەی. خوایە گیان سەرشۆڕیان بکەی. خوایە گیان لاوازیان بکەی. یا ڕەبی خوایە ڕسوایی و زەلیلی و داماوی جوولەکەش بە چاوی خۆمان ببینین. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.